أو دنيا أمة ليبلوكم أيكم أحسن عملا. أهل غزة سركوتن وكو پیغمبر فرمي صلى الله عليه وسلم ذكركتان پێ بڵێم ئەگەر بکەن ئەو ذیکرەی فەرمووی لە هەموو ذیکرەکان گەورەترە و ئاوایە و ئەوایە گوتیان فەرمووی ئەوانەی ماڵیان نییە بە ئەو ذیکری بکەن لە زیاتی سەدەقەی. گوتیان چ بڵێن یا رسول الله؟ فەرمووی بڵێن سبحان الله بحمده عدد خلقه ورضا نفسه وزنة عرشه ومداد كلماته. دوای دەوڵەمەندەکان گوێیان لێبوو خێریشان دەکرد و عینی ئەو ذیکرەشیان دەخوێن. هاتن گوتیان یا رسول الله صلى الله عليه وسلم فەقیرەکان تا ئەوەی جەنابت فەرمووت دەوڵەمەندەکانش فێربوون دەکەن. فەرمی ذهب أهل الدثور بالأجور. فەرمی ئەوانە خوا عەجری پێبەخشیون. جا من چ بکەم؟ ئەهلی غەزە لە ناو مێرجی خێر و خێرات کۆکردنەوەدان ژیانیان هەستانیان دانیشتنیان حەیاتیان مەماتیان هەموو هەناسەیەکیان هەزارەها نیعمەتی خوای گەورەیە. ئەو مامۆستایی لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو بوویتەوە دەڵێ پیاوە گوتی خێزانەکەم ئیماندارە و زۆر ژنێکی باشە هەر سەڵاواتی لێ دەدان و دەگریا دەیگو خودایە ئەتۆ بەهانەی غەزەی نایە. فەرمووی پێغەمبەرم دیت صلی الله عليه وسلم لە خوێ لە ساحەی ئەقسا دانیشتە بوو خەڵک دەوری لێدا بوو. ئیدیکە پێغەمبەریان لە خوێ دیتی عەلەیهی سەڵات وسەلام کە پێیەکانی پێمبارەکانی بخوێن بوون. پێغەمبەر صلی الله عليه وسلم بریندارە لەبەر ئومەتەکەی ئاگای لە یەکەیەکەی ئومەتی هەیە ئەوانی لێیان دەقەومی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەوانە سێ بەشن ئەوانەی غەزەی. گوتیان یا رسول الله کەنجی نەسرەت دێ چیان لێ دێ؟ فەرمی سێ بەشن ئەوانە بەشێکیان بێگوناهن یەکسەر لەبۆ بەهەشتە دەچن بەبێ حساب و عەزابی خوا لەوانمان حساب کە یا رەبی لەگەر ئەوانمان دانین و آخرین منهم هەرچەندە ملحقنین بەوان بەڵام بەنیەت ئینشاءالله لەگەرەوانین. الحمدلله کە خوددا تەکلیفی لێ نەکردن بەخوا گەنە لەوانە نیوە منافق بانە هەر نەدەوێران بچین ڕێنیە ئەگەرنە هەمومان لەو بێژینگەی مامۆستا فەرمووی لەو تەمحیسە نیوەمان دەرناچوین. بۆیە ئازیزانم تی دووەمینیان گوناحبارن خدای گەورە لەیان خۆش دەبی. سێمینیان گوناه و تاوانی گەورەیان هەیە خوای گەورە لەوانش خۆش دەبی. ئیدەن چ زەرەرێکیان کردێ؟ ئێمەی موسڵمان ناچینە هیچ حەربێک ناچینە هیچ معرەکەیەک بەتەمای سەرکەوتن. ئێمە ئیحدى الحوسنەیەینە. ئێمە حەمزە رضي الله عنه مامي پیغمبر صلى الله عليه وسلم سركوتني پیغمبري نبيني بلام سيد الشهداء او جيشت اعلى عليين لخدمت خواي جورا جل جلاله. زانم اما هر سركوتوين لو شردا او منظرانه ببينين يا نبينين او انا سركوتون باذن خواي جورا